لە تەمەنی 13 ساڵیەوە دەستم بە کاری سووف کرد لە داکم فێری کردم ئەوە جار بەڕاستی هەستێکی زۆر خۆشە کە بتوانی لەو فیستیڤاڵشتانە بەشداربی منیش حەزم کرد وەکو کچە کوردێک بتوانم لەسەر دەستی پێ خۆم ڕاوەستم. پێشنگایەکمان کردەوە کە تایبەت بە خانمانی خاوەن پێداویستی وەکو ڕێزێک وەکو پاڵپشتێک لە خانمانی خاوەن پێداویستی تایبەت پێشنگاکە کەەوە مختبەریشی تێدایە بۆ چەند فەحسێک و ڕێنمایەیەکی بۆ هاونیشتمانە کە سەردانی پێشنگایەکە دەکەن هەدەفەکەشەوە بوو زیاتر کە ئەو مختبەرەماندانەکەەوە زیاتر هاونیشتمانە سەردانی و پێشنگایە بکەن تاوەکو قازانجێکی زیاتر بە خانمانی خاوەن پێداویستی تایبەت بگەینن. هەزکارم پێی بێت خواتە دەرمان بکەم. تقريبا هشتي شباب مشارك بو مختلف مواهب دعمي و اس بي بو هدفها ما اجفي بروجرامي اف شباب دعم وتشجيع جيرتشي دعمك معنوي واشخور تالي روش مستقبل ببناء استير كشخور وەکەمە شوێن ئسترانە بێژێن و دانگەوانی خۆشە بەلێ هەگەر دەحمە گوان پێداکردن گەلێکی باشتر بێ و شوێن بارا خۆ دەری تاريخ الله يمسي هذا اللاعب لا يشبه احدا ولا احد يشبهها لانه يخرق شيء خارقا في كرة القدم ربما بعد ذلك الملامة سێ کتێبم نووسیوە دە 15 کتێبیم چاپ کردووە پێشکەشیشم کردووە بە میلەتەکەم قەت قازانجی مادی نەکردم. ئەم سێ بەرهەمانە لەگەڵ بەرهەمەکانی ترم کە تا ئێستاکە نزیکەی 14 بەرهەمەم چاپ کراون بەڵام کتێبە نووسراوەکانم زۆر زیاتر لەوانن تا ئێستاکە 73 کتێبم نووسیوە کە بەداخەوە بەهۆی هەلومەرج و بێدەسەڵاتیەوە نەمتوانیوە هەمویان چاپ بکەم. بە ناوی زێڕیش بنووسرێ ناوی خائین هەر دزێوە هەر خەسارە ئەو دارەی دەکرێتە هۆرە دارستانیش لێی بێزارە. ئەنجومەنی ئەدەبی کە یەکێکە لە ئەنجومەنە مێژوویەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە مێژوویەکی چالاکی ئەدەبی بەخۆیەوە بینیوە دەرگای ئاواڵایە بۆ هەر نووسەر و شاعیر و بیرمەندێک کە بەرهەم بە چاپگەیەنەیە